ماوەی چەند ڕۆژێکە سوپای تورکیا زیاتر لە 300 تانک و زریپۆشی بۆ گوندەکانی پارێزگای دۆک گواستوتەوە و ئامادەکاری بۆ ئۆپراسیۆنێکی فراوانی سەربازی لە ناوچەکە دەکات. مادەم ئۆکەی دەسەڵاتدارەتی دهۆکی هەیە، پارتی دموکراتی کوردستانی هەیە. چاڵاکان و چاودێرانی سیاسیش پێیان وایە تورکیا وەکو خاچی خۆی مامەڵە لەگەڵ خاچی کوردستان دەکات و گڵۆپی سەوزیشی لەلایەن دۆستەکانی بۆ هەڵکراوە. هەموو ئۆپەراسیۆنە ئەوانی کە کراون لە 92ەوە هەتا ئەم ساتە وەختە تورکیا ڕەنگە ئەوانی 92 کەمێک بە بێمنەتی کردووە لە بەرامبەر دەسەڵاتدارەتی پارتیش، بەس دواتر هەر هەمووی بە تەنسیق بووە، بەتایبەت لە 95ەوە کە پارتی دموکراتیان لەگەڵ پەکەکە کەوتۆتە شەڕەوە یان شەڕ پەکەکە بە پارتی دموکراتی کوردستانی ئەو سەردەمە فرۆشتووە. بۆیە هەموو ئەمانە بە تەنسیقن، تەنسیق و هەماهەنگی عسکەری و ئەمنی و مخابراتی و هەواڵگری هەیە لە ناوانیاندا، بەبێ ئەوان هیچ شتێک ناکرێت. ئەوە مەسیجەکە هی تورکیا و پارتی بۆ ئەوەی کە بە حکوومەتی عراقی بڵێن ئەگەر بەتایبەت لەم بەرە هەڵبژاردنەدا ئەگەر زەختی زیاتر بخرێتە سەر پارتی و هەولێر و لە مەسەلەی ئینتخاباتدا هێندێک چاوپۆشیان بۆ نەکرێت، هێندێک تەزویراتشیان بۆ نەکرێت، دەرگا زیاتر بۆ سوپای تورکیا واڵا دەکەن و ئەو ناوچەیە وەکو خۆیان لەسەر دەمی ڕێفراندۆم دەیانگوت دەیکەنە کۆنفیدرالی لەگەڵ تورکیا. سوپای تورکیا لە سنووری دهۆک کار لەسەر دروستکردنی چەندین خاڵی نوێی سەربازی دەکات. چاودێران دەڵێن دانیشتوانی گوندەکانی دەوروبەری زاخۆش بێ بەشبوون لەو خێر و بێرەی لەو شاخانەدا هەیە. تورکیا لە ساڵی 82ەوە تا ئێستاکە بە ئیتیفاق هاتوتە نێو خاچی عراق کە خاچی هێستا هەرێمی کوردستانی بە پێ دەڵێن. ئەم بابەتە کە بە درێژایی 200 کیلۆمەتر و بە قوڵایی 10 کیلۆمەتر لە ناو خاچی هەرێمی کوردستانە، باشە 80 بن کە و بارگای لێرە هەیە، زیاتر لە 6,000 سەربازی لێرەیە و با پێت بڵێم ئەم بابەتە هیچ پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە نیە، لە بەروی حکوومەتی هەرێم نەدەتوانێت بڵێ بکشێوە، نەدەتوانێت بڵێ وەرە پێش. ئەوە ئیتیفاقاتە لە بینی حکوومەتی عراق و لە بینی تورکیا و بابەتەکەش هەنجەتەکە و بەهانەکەش مەسەلەکە پەکەکەیە. بەڵام لێرەدا چێ زەرمەندە خەڵکی ئەو دەوروبەرەوێ ئەو گوندانە زەرمەندن، بۆیە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی تەواو ینی ئیتیفاقاتە لە نێوان عراق و تورکیا. ڕێکخراوی ئاشتی جیهانی ڕای دەگەیەنێت. سوپای تورکیا لە 28 مانگی کانونی یەکەمی ئەم ساڵەوە لە هەرێمی کوردستان دەستی بەبڕینی ڕێگایەکی سەربازی بە قوڵایی 9 کیلۆمەتر لە نێوان بنکە و بارەگاکانی کردووە کە لە ساڵی 2021ەوە ناوچەی بەرواری باڵای سەربەنەحەیەکانی ماسی بنیاد ناون و نزیکەی 1000 سەرباز لە نێوان بازگەکانی بارۆخ و چایمەتین لە پشتی ناوچەی بارمەنیەوە گوازراونەتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.